من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بسم الله الرحمن الرحيم. بنراني برز خوشويست صلاحی خوای پروردگارتان لێبێ. خۆشەویستان، دەستگای بەخشینی خێرخوازی وەکو مەریتی ساڵانەی خۆی بەرنامە و پلانی بۆ دابەشکردن و گەیاندنی خەیر و سەدەقەی خێرخوازان هەیە لە سەرجەم هەرێمی کوردستان. ڕۆژەکانی دەستگای بەخشینی خێرخوازی لە ڕەمەزانی ئەم ساڵدا بریتی دەبێت لە هاوکاریکردنی نەخۆشانی سالاسیما و نەخۆشانی توشبوو بە نەخۆشی گورچی لەو نەخۆشانی شێرپەنجە لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. هاوکات لەگەڵ ئەوەدا دەستگای بەخشینی خێرخوازی هەڵدەسێ بە دابەشکردنی سەلەی خۆراکی بەسەر خەڵکانی کەم دەرامەت و خەڵکانی هەژار و خەڵکانێک کە پێویستیان بەو بڕە خۆراکە هەیە کە پێیان دەدرێت. ئەمڕۆ لە شاری ڕانی دەواازەی ڕاپەڕین دەستگای بەخشینی خێرخوازی هەستاوە بە دابەشکردنی 150 سەلەی خۆراکی بەسەر 150 خانەوادەی بێدەست و کەم درامەت. لەم ڕاپۆرتەدا ببینن کە ئەوانەی کە لێرەدا حوزوریان هەیە چۆن باس لە بەرنامە و پرۆگرامەکانی دەستگای بەخشینی خێرخوازی و لە کارە خزمەتگوزاریەکانی دەستگای بەخشینی خێرخوازی دەکەن. نەخۆشینە دەستگای خێرخوازی دەکەن داوای لە هەموو خەڵکی ئاوا یارمەتی مسلمانان دەن بە مانگی ڕەمەزان تفاوت خێرخوازی دەکەم هیوادارم نمونە بۆ. بسم الله الرحمن الرحيم والصلاة على رسول الله الأمين. پێشەکی بە خێرهاتنی دەستگای بەخشینەکەم کە توانیان چەند کۆمەڵێک شت دابین بکەن وەکو خواردنی نەفەقەی خێرخوازان بەسەر ئەو کەسانەدا کە یعنی دەستیان کورتە و نەدارن و پێویستیان پێئەنا. ئێمە سپاسی ئەو کەسەش دەکەین کە توانیویانە تا لە 250 تا 1000 تا هەر قسێکی خێر لەو بەرنامەدا بەشدارن. ئەوانە ئیشاڵڵا خوای گەورە لە بەهەشت جێگای بۆ چاکردن و زیاتریش دەبەخشێ پێیان و خوای گەورە زیاتر بەرەکەتش دەخاتە ژیانی دەستگای بەخشین و دەتوانن زیاتر خزمەتی مسلمانان بکەن لە هەر شوێنێک بێ. ئێمە سەربەرزیشین بەوەی کە دەستگای بەخشین توانیوێتی چەند کۆمەلگا ئیشێکی جوان بکە وەکو ئەو ئیشانێکی ئێستا دابەش دەکرێت وەکو خانووکردن وەکو یارمەتیدانی کەمەندامان وەکو یعنی پێداویستەکانی نەخۆشخانەی هیوا ئەو شتانێک کە کراون ئەوە ئیشاڵڵا هەر کەسێک کە 250 تێدا ویشتۆتیدایە خی گەورە پاداشتی دەداتەوە بۆی بە چاکە دەنووسی. هیواداریشم لە کاتی مانجی ڕەمەزاندا مسلمانانی هەبوو دەوڵەمەند و خێرخواز بتوانن زیاتر فەقیر و هەژاران بەسەر بکەنەوە بۆ ئەوەی دەستگای بەخشین ئیشاڵڵا بێبەش نەبێ لەو چاکانە و خی گەورە زیاتر یارمەتیان بدات. سپاسی ئەو خێرسواغزەی دەکەم ئەگەر لە بۆ ئەو میلەتەی ئەو یارمەتیە ناردووە ماڵی ئاوابەی خوا خێری خوێنبی خوا تۆفیقی بدە ڕبی زۆر کەسی دیکە بە کە چاو لەو کاورێ مسلمانەی بکە ئەگە خێری بەو میلەتەی بکە ئەو میلەتە فەقیر و هەژارە لێ قەوماوەی ماڵی ئاوابێ خوا خێری بنووسی خوا تۆفیقی بدە خوایە مانگی ڕەمەزانێ مانگێکی شەریفە ئیشاڵڵا خوا خێری دەنویسی خوا تۆفیقی دەدا بە ئەو لە قووەتی دە خوای گەورە. مەمنونی ئەو نەفەرانەی ئەگەلیان یارمەتی ئەو میلەتەی دەدا عەلیرەها چاودێری ئەو میلەتەی دەکەن خێریان دەگاتێ مسلمانی چاکن خۆیان تۆفیقی بدە خوایە. دەستخۆشی لە بەرنامەی بەخشین دەکەین کە هەستاوە بە دابەشکردنی ئەو خوبەشە خۆراکە بۆ ئەو خەڵکە هەژار و کەم دەرامەتە ئەوە خوازە خێرخوازانیش بداتەوە کە یارمەتی ئەوان دەدەن و ئەوانیش دەیگەێنن بە خێرخوازان. ئەم بەشە خۆراکە بۆ خەڵکی هەژار پێداویستێک و ئەوەیکی زۆر باشە بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز. سپاسی دەستگای بەخشین دەکەین بۆ گەیاندنی ئەو یارمەتی بە هەژاران و لەو مانگی ڕەمەزانەدا. هیوادارین ناو زۆر بێ. هیوادارین خەڵکی خێرخواز زیاتر یارمەتیەکانیان بگیان لە دەستگای بەخشین بۆ ئەوەی ئەوانیش بەسەر هەژاراندا دابەشی بکەن. بەڵێ لەو ڕەمەزاندا ئەو
بە یارمەتیە بۆ خەڵکی فەقیر باش و لە جێگای خۆیدا. خوا خێری خێرخوازان بنووسێکە و ئازوقەیان بۆ فەقیران ناردووە نمونەیان زۆر بێ بۆ مانجی ڕەمەزان ئاگایان لە فەقیر و هەزاران بێ خوا خێری ئەوانەش بنووسێ کە تەزیعی دەکەن بەسەر ئەو کەسانەدا یا ڕەبی خوا پاداشی چاچیان دەیە و نمونەیان زۆر بێ بۆ ئەو مانجی ڕەمەزانە و خۆراکیان بۆ فەقیرانە ناردووە کە بەشی فترەی دەکا یا ڕەبی خوا خێریان بنووسێ خوا پاداشی چاچیان داتەوە خوا خێری و کەسانش بنووسێ کە تەزیعی دەکا بەسەر ئەو کەسانەدا. دەستپاسی بەرنامەی بەخشین دەکەم کە ئەو دیاریان دابین دەکا بۆ ئەو خەڵکە فەقیر و ئەوانەکە بۆ مانگی ڕەمەزان کە دیارێکی زۆر باشە و خوا خێری خێرخوازان بنووسێ. هیوادارم خێرخوازان کە خێر و سەدەقەیان بەردەوام بێ بۆ خەڵکی فەقیر و کەم دەرامەت. هەڵا زۆری استفادەی لێ دەکەین کە پێکڕەوەی جێگرێکی بۆ مانگی ڕەمەزانەی کە دەبێتە هۆکاری کە دابین دەکا ڕستێکی داوا لە خەڵکی خێرخواز دەکەم کە خێر و سەدەقەیان بدەنە بەرنامەی بەخشین بۆی ئەوەی ئەو خێر و چاک پاداشە داوام بێ بۆ خەڵکە فەقیر و کەمدەرامەکە. بەلای خوای گەورە بەخشندە و میهرەبان دەستخۆشینە دەستگای بەخشین دەکەم وادارم زیاتر بەردەوام بن و زیاتر پەرە بە کارە خێرخوازەکانتان بدەن. هیوای سەرکەوتنیش بۆ خێرخوازەکان دەخوازم هیوادارم ئەوانیش بەردەوام بن بۆی زیاتر بەخشین بەردەوام بێ ئینشاءڵڵا. هیوادارم زیاتر بەرەو پێش و بەرنامەکانتان سەرکەوتووتر بێ ئینشاءڵڵا پشتیوان بەخوای گەورە. بەڕاستی مانجی ڕەمەزان مانجێکی پیرۆزە ئەو دیاری ئێوە ئێمەی دەبەخشن هیوادارم پشتیوان بەخوای گەورە جێ خۆی دەگرێت ئینشاءڵڵا. هیوادارم هەر بەردەوام بن ئینشاءڵڵا پشتیوان بەخوای گەورە. داوانە خێرخوازان دەکەم ئینشاءڵڵا لە مانجی ڕەمەزانیشدا زیاتر پەرە بە خێرەکانیان بدەن و زیاتر سەدەقە و زەکاتەکانیان بدەن بە بەرنامەی بەخشین دەستگای بەخشین هیوادارم بەردەوام بن ئینشاءڵڵا. بەناوی خوای گەورە میهرەبان ئێمە وەکو دەستگای بەخشین لە سنووری نووسنگی ڕانیە هەستین بە دابەشکردنی سەبەتەی خۆراک بۆ کەم دەرامەت و خاوەن پێداویستی تایبەت و هەروەها ئەو کەسانی کە کەم دەرامەتن لە سنوورەکەماندا سوپاسی خێرخوازان دەکەین بەڕاستی کە هاوکاریان کردین بۆ دابەشکردنی ئەم دابینکردنی ئەم سەبەتە خۆراکە بەسەر هاوڵاتیاندا. داوا لە خێرخوازان دەکەین کە لە مانگی پیرۆژی ڕەمەزاندا هاوکاری دەستگای بەخشین بکەن بۆ ئەوەی بتوانین زیاتر گرۆی هاوڵاتیان بین ئەوانەی کە کەم دەرامەتن و خاوەن پێداویستی تایبەتن. و هەروەها سوپاسی هەموو خێرخوازان دەکەین کە لەم دەڤەرەدا کە ئێمە هەستین وەکو نووسنگەی بەخشین هەستین بە دابەشکردنی 150 کارتۆن خۆراک بەسەر کەم دەرامەت و خاوەن پێداویستی تایبەتەکان. بسم الله الرحمن الرحيم سرت هذا وكرم لخواي پروردگار نوێژ و ڕۆژ و تاعات و عیبادەتی هەموو لایەکمان قبولکە لەم مانگە پیرۆزەدا کە مانگی ڕەمەزانی پیرۆزە. خۆشەویستان ئێمە
لە چوارچێوەی جێبەجێکردنی پرۆژەکانمان بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز لە دەستگای خێرخوازی بەخشین بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ توانیمان لە شارۆچکەی ڕانیە 150 خێزانی کەم دەرامەت بەسەر بکەینەوە بە پێدانی بڕێ خۆراکی وشکە. هیوادارین کە ئەم پرۆژانە هەمیشە بەردەوام بێ و دەستی خێرۆمەندان و خێرخوازانی ئەم وڵاتە هەمیشە ئاواڵا بێ بۆ ئەوەی ئەوان زیاتر خێر بکەن، زیاتر ببەخشن. ئێمەش ئەتوانین زیاتر لە هەموو شوێن و کون و خوشببینێکی ئەم کوردستانە پرۆژەی وا ئەنجام بدەین بۆ ئەوەی کەوا خەڵکێکی مستحق و شایان و شایستە بۆ ئەوەی کەوا یارمەتی بدرێت لە مانگی ڕەمەزاندا هەست بە نوقسانی و کەم و کورتی نەکا وەکو هەر ماڵێکی ئاسایی خۆمان هەست بەوە بکا کە بتوانێت مانگی ڕەمەزانی پڕ لە مرتاحی و مانگی ڕەمەزانێک کە بێ موشکیلە و بێ گرێوگۆڵ بێ ئینشاءالله بەڕێ بکە کە ئەوە واجبی سەرشانی هەموو لایەکمانەکەوا لایەن لێ بکەینەوە بۆ بەدەستی یارمەتیان بۆ درێژ بکەین. بۆیە ئێمە هەمیشە دوعای خێر بۆ خێرۆمەندان و خێرخوازانی ئەم وڵاتاکەین کەوا دەستیان بەم پرۆژە خێرانەوەیە و داوای دوعای خێریش دەکەین بۆ ئێمە لەم کارانەدا کە بتوانین خوای پەروەردگار تەوفیقمان با زیاتر و زۆرتر ڕۆحیەتی ئەومان پێ بەخشێکەوە خۆبەخشانە بتوانین ئەو پرۆژانە جێبەجێ بکەین هەتاوەکو زیاتر خەڵک سوودمەند بێت لە پرۆژەکانی ئێمە ئینشاءالله. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێت. بەخشین 07 961 13 07 961 35 0750 723 25 55. بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەوەی کە بینیتان ئەوە دابەشکردنی 150 جێگە سەلەی خۆراکی بوو لە ڕانی دەواازەی ڕاپەڕین بۆ خەڵکی کەم دەست و هەژار و خاوەن پێداویستی تایبەت. خۆشەویستان چەندبارەی دەکەینەوە هەموو جارێک دەڵێن ئێمە سەرمان بەرزە بە هاوکاری و خەیر و سەدەقەکانی ئێوە کە کاتێک دەیگەێنە دەستی نووسینگەکانی دەستگای بەخشینی خێرخوازی لە شار و شارۆچەکان. خۆشەویستان دەڵێن خوای پەروەردگار سەربەرزی دنیا و قیامەتان کا و خوای گەورە بەرەکەتی خۆی بڕژێنێ بەسەر ماڵ و مناڵ و سەروەت و سامانتان. ئێوە هەمیشە هاوکارێکی باشن بۆ بە ئەنجام گەیاندنی پرۆژە و کارە خێرخوازەکانی دەستگای بەخشینی خێرخوازی. بۆیە لێرەوە پێتان دەڵێن سوپاستان دەکەین خوای پەروەردگار سەربەرزی دنیا و قیامەتان کا ئێوە ببەخشن بۆ ئێوە بۆ ئەوەی کە ئێمەش لە خزمەتی هەژار و نەداری وڵاتدا بین. ببەخشن بۆ ئەوەی بەخشینەکەتان هەمیشە بەردەوام بێ و لە لووتکەدا بێ.